بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لەوێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنمەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە. بەڕێزان، لە بەرنامەی ئەندازەی ئەم جارەماندا باسێک لە بەرهەمێنانی ڕۆنی سیارەوە لە هەمان کات دروستکردن و بەرهەمێنانی بەرمیل. بەرمیلەکەش بۆ زۆر مەبەست بەکار دەهێنرێت وەک تێکردنی ڕۆن و گریس و نەوتی ماڵان و چەندین مادەی تر. ئێمە هەوڵە دەین لەم بەرنمەیەدا زۆرترین زانیاری دەربارەی ئەم بابەتانە بۆی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. زۆر پێخۆشحاڵم کەوا ئەم بیرۆکەیە و ئەم شێوە ئیشانەی ئێمە لە تەواوی کوردستانە پەخش بکەن بۆی خەڵکانی تر بزانێ ئێمە چۆن کارمان کردو و چۆنیش دەست پێەکەن و چۆن بەردەوامە بن لە کارکردندا و چۆن پەرەی پێدەن. سەرەتا ئێمە لە ساڵی 1992 دەستمان بە کاری بازرگانی کرد لە بواری ڕۆنا. دەستمان کرد بە کارکردن لەگەڵ دەوڵەتی ئێران. بڕێکی زۆر ڕۆنمان لە ئێرانەوە هێنا بۆ ناو کوردستان و دوای ئەوەش کە مەجالمان بوو پەخشمانە کردەوە بە هەموو عێراقا. لەسەر ئەو بیرۆکانەی کەوا لە ئێرانە هەبوو ئێمە بیرمان لەوە کردەوە بۆچی ئێمە ئەم بەرهەمانە لە ئێرانەوە بێنین یان لە دەرەوەی وڵات بێنین یان لە ئیمارات بهێنین یان لە تورکیاوە بهێنین، بیر لەوە بکەینەوە کە ئێمە ئەمانە بکەینە بەرهەمێکی ناوخۆیی و خۆماڵی لەسەر ئەو بیرۆکەیەش لەسەر ئەو بنچینەیەش دەستمان کرد بە دوواداچوون بە شێوەیەکی ئەندازەیی، چونکە من لەو بارەیە خۆم ئەندازیارم توانیم بگەمە ئەو نەتێ ئەو ئەنجامە کەوا ئەم بیرۆکەیە چۆن دروست کراوە و ئەم کارگەیە چۆن ئیژەکە. هەستاین دانیشتنمان کرد، پلانمان دانا لەگەڵ کۆمەڵی ئەندازیاری ناوخۆ لەگەڵ کۆمەڵی ئەندازیاری دەرەوەی وڵات بۆ دروستکردنی کارگەی ڕۆن لە ساڵی 2000 کە ئەمە سەرەتای دروستکردنی کارگەی ڕۆنی ئاسیا بوو. لە ساڵی 2000 کاتە ئێمە دەستمان کرد بە دروستکردنی ئەو کارگەیە بۆ ماوەی 2 ساڵ کارگەکەمان تەواو کرد. توانیمان لە ئەنجامی دروستکردنی ئەو کارگەیە بڕێکی باش بەرهەم بەدەست بێنین کە دەگەیشتە 25 تەن لە ڕۆژێکدا، کە ئەمەش لە ڕۆژێکا بوو لە ساڵی 2000 کە توانیمان ئەو بەرهەمە بخێنە ناو بازاڕەوە. دوای ماوەیەکی زۆر کەم سیرمان کرد، داوایەکی زۆری لەسرە لەبەر ئەوەی کە بەرهەمی کارگەکەمان بەرهەمێکی چاک بوو، لە بەرهەمی وڵاتانی دراوسێشمان باشتر بوو لە ڕووی کوالیتی، لە ڕووی جۆری ڕۆنەکانمانەوە. ئەمەش هاندەرێک بوو بۆ ئەوەی کەوا ئێمە بیر لە زیادکردنی بەرهەممان بکەینەوە. ئەوەش توانیمان لە ڕێگەی زیادکردنی خەتی بەرهەمهێنانمان لە ناو نەفسی کارگەدا کە پێمانەوت کارگەی ڕۆنی ئاسیایی یەک بەرهەمەکەمان زیاد بکەین بە دانانی خەتی دووەمی بەرهەم کە ئەمەش توانیمان لە مودەیەشی کەمە بەرهەممان لە 25 تەنەوە ڕۆژانە بگەێنین بە 50 تەن. دوای ئەوە کە زانیمان داواکاری لەسەر بەرهەمی ئێمە و کردنەوەی بازاری عێراق بە ڕووی کوردستانەوە لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق ئێمە بیرمان لەوە کردەوە کە کارگەی ڕۆنەکەمان زیاد بکەین بە دانانی کارگەی دووەم کە بە ناوی کارگەی ئاسیایی 2 لە بە بڕی بەرهەمهێنان کە دەگەیشتە 200 تەن لە ڕۆژێکدا، چونکە پێداویستی کوردستان و عێراق لەو بەرهەمانەی ئێمە وای لە ئێمە کرد کە هاندەرێک بوو کە ئێمە ئەم کارگەیە زیاد بکەین و
بیر لە دانانی 4 خەتی بەرهەمێنان بکەینەوە بە کوالیتی جۆرا و جۆر بە ئەنواعی تێکردنی جۆرا و جۆر ئەمەش خسمانە ناو بازارەوە کە خسمانە ناو بازارەوە ڕۆژ بە ڕۆژ لەسەر ئەو خبرەیە کە ئێمە هەمان بوو لەگەڵ ئەو ئەندازیارانەی کە هاوکار بوون لە ئیش و کارەکانماندا توانیمان کە بە تەواوەتی سەیتەرە بکەین بەسەر بازار عێراقدا لە ڕێی وەشیلەکانمانەوە و لە ڕێی ئەو کەسانەوەی کەوا لەگەڵ ئێمە ئیشیانە کرد. یەکێک لەو پێویستیانەی کە ئۆتۆمبیلەکان بەکاری دەهێنن بریتیە لە ڕۆنی مەچینە. زۆربەی هاوڵاتیان کێشەی گەورەیان ئەوەیە کە چ جۆرە ڕۆنێک لە ڕووی کوالێتی و جۆریەتیەوە بەکاربهێنن. بە شێوەیەکی گشتی بۆ دروستکردنی ڕۆنی ئۆتۆمبیل پشت بە چەند سەرچاوەیەک دەبەستێت. یەکێک لە سەرچاوەکان بریتیە لە ڕۆنی بەکارهاتوو کە ئەمەیان ڕێگایەکی باوە لە هەموو جیهان و لە کوردستانیش پشتی پێدەبەسترێت بە پێی ستانداردە جیهانیەکان. و یەکێکی تر لە سەرچاوەکان بریتیە لە نەوتی خاو کە پێی دەوترێت ڤێرجن ئۆیل. ئەو ڕۆنەش کە لەو دوو سەرچاوەوە دەست دەکەوێت پێی دەوترێت بیس ئۆیل. هێشتا ناتوانرێت وەکو ڕۆنی ئۆتۆمبیل بەکاری بهێنین، بەڵکو دەبێت چەند جۆرێکی جیاواز لە ئەدیتیڤ بەکار بهێندێت بۆ ئەوەی ڕۆنی ئۆتۆمبیل بەرهەم بهێنرێت. گرنگترین پێکاتەکان کە بەشدارن لە بەرهەمهێنانی ڕۆندا: یەکەم پۆلیمەر، ئەم مادەیە لینجێتی دەدات بە ڕۆنەکە، هەروەها پلەی ڕۆنەکەی پێ دیاری دەکرێت. دووەم ئەنتیفرێز یان پوەرپۆینت، وا لە ڕۆن دەکات نەیبەستێت. سێم ئەنتیفۆم، ئەمەشیان وا لە ڕۆنەکە دەکات هەڵنەچێت لە کاتی ئیشکردندا. چوارەم ئەدیتیڤ، ئەمەش دوو سوودی هەیە. مەچینەی ئۆتۆمبیل لە پاشماوە پاک دەکاتەوە و ناهێڵێت لە ناو مەچینەی ئۆتۆمبیلدا بمێنێتەوە. هەروەها وا لە ڕۆنەکە دەکات ئۆتۆمبیل زۆرتر لەسەری بڕوات، بۆ نمونە 3000 کیلۆمتر یان 4000 کیلۆمتر یان زیاتر، واتە تا مادەی ئەدیتیڤ زیاتر بێت وا لە ئۆتۆمبیلەکە دەکات زۆرتر لەسەری بڕوات. ئۆتۆمبیل یەکێکە لە بەرهەمە نەوتەکان. ئەم کارگەیە ئێمە هەڵەسێ بە ئامادەکردنی ڕۆنی ئۆتۆمبیل بە هەموو جۆرەکانی. ڕۆن چەند جۆرێکی ڕۆنمان هەیە. ڕۆنی 150 SN 150مان هەیە، SN 350مان هەیە، SN 500مان هەیە، SN 650مان هەیە. بە جۆرەی ئەو ڕۆنی ئەمانەیە ئامادەیکەین، بە جۆرەی ئەو ڕۆنی ئەمانەیە ئامادەیکەین، ئەو ڕۆنە بەکاردێنین. دوایەوە چەند مادەیەکی سەرەتایی هەیە پێویستە بۆ ڕۆنی ئۆتۆمبیل کە بەکار بێ. لەوانە ئەنتیفرێز، ئەنتیفۆم، ئەدەتیڤ، کۆمەڵێکی تر هەیە وەک پۆلیمەر. دوای ئەوەی بە ڕێژەی خۆی ئەو مادەمان تێکەڵ کرد، لەم بەشە تەواوە بێ ئەجۆزێتەوە بەشی تێکردنی ڕۆنەکان بۆ بەرمیل و بۆ دەبە. ئەم ڕۆنانەی ئێمە لەناو ئەو خەزانانەیە، ناوە تانکانەیە، بە شێوەیەکی گشتی یعنی نابیندرێ بە چاوکە چۆنەوە، ڕێژەی چۆنەوە، ڕەنگی چۆنەوە، ئەم تایبەتمەندیانەی خۆی. بەس ئێمە دوای ئامادەکردنی کاکەوێتە بازاڕەوە کە سزانێ ئەو ڕۆنی کە پێویستی پێێتی توانین بەکاربێن کە ئەمە بەرهەممانێناوە. و هەر بەوەشەوە نەوەستاین لە دانان و بەرەو پێشچوونی کارەکانمان بیرمان کردەوە لە دانانی کارگەیشی تر بە ناوی کارگەی ئاسیا بۆ دروستکردنی گریسی سیارە، کە ئەمەش ئێشێک بوو لە پێداویستی ئیشەکەمان. ئێمە توانیمان ئەوەش بخینە ناو بازاڕەوە و پەخشی بکەین بە ناو عێراق و کوردستانە و داواکارێکی باشی لەسەر بوو. دوای ئەوە بیرمان لەوە کردەوە کە ئێمە پێویستمان بە بەرمیلە بۆ ئەوەی کەوا ئەم بەرهەمانەی خۆمان لە جیاتی ئەوەی کە ئێمە بەرمیل لە دەرەوەی وڵات بێنینە ناو کوردستانەوە دەستمان کرد بە دانانی کارگەیشی تر بە ناوی کارگەی ئاسیا بۆ بەرهەمێنانی بەرمیل. توانیمان ئەمەش دابنین
و بەرهەمێکی باش بەدەست بێنین ڕۆژانە بەرهەمی کارگەی بەرمیلمان ئەگاتە 1000 بەرمیل لە ڕۆژێکدا و بەم شێوەیەش ڕۆژ بە ڕۆژ لەخوا بەزیابێ ئێمە بەرەو پێشەچین کارگەکەمان سەرکەوتوو بووە لە ڕووی چۆنێتی بەرهەممانەوە لە ڕووی کوالیتی بەرهەممانەوە لە ڕووی تاقی ئینتاجیمانەوە کە ئێمە توانیمانە لە کوردستانە لە عێراقا بەرهەمەکانمان بە تەواوەتی پەخش بکەین و هەر بەوەشەوە نەوەستاوین ئێمە ئێستا بەرهەمەکانمان ئەنێرینە دەرەوەی وڵات لە ڕێگەی دەواازەی ئیبراهیم خەلیلەوە ئێستا بەرهەمەکانمان ئەنێرین بۆ وڵاتی سووریا بۆ وڵاتی لوبناان بۆ بەشێک لە وڵاتی لە تورکیا بەشی کوردستانەکەی ئێمە بەرهەمەکانمان لە وڵاتانە پەخشەکەین کە ئەمەش هاندەرێکە بۆ ئەوەی کە ئێمە بیر بکەینەوە کە ڕۆژانە بزانین چۆن کارگەکەمان پێشەکەوێ بەرهەمەکانمان زیادە بێ و توانای ڕوبەڕووبوونەوە و منافەسەی بەرهەمە بیانەکانەکەین لەسەر ئاستێکی بەرز لە ڕووی چەندایەتی و لە ڕووی چۆنایەتی کە بریتە لە ئاستی ئەو بەرهەمانەی کە پێوتێ ستاندەری جیهانی هەڵگرتووە لەم ڕۆژەوە ئێمە لەسەر ڕووی بەرهەمەکانی خۆمان تەقدیمی شەهاداتی عالەمیمان کردووە توانیمانە 3 شەهادەی عالەمی لە ڕووی ئایزۆوە بەدەست بێنین ئایزۆی 9001 و 18001 و 24001 کە هەر یەکەیان پەیوەندی بە یەکێ لە کارەکانی کارگە و بەرهەمهێنان و ئیدارەدانەوە هەیە ئێمە لەو ڕۆوە خۆمان بەسەرکەوتوو ئەزانین و ئاواتەخوازیشین کە ڕۆژ بە ڕۆژ کە ئەمە ببێتە سەرەتایەک بۆ هەموو تاچێکی ئەم کوردستان و عێراقە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین تەواو احتیمات بخینە سەر بەرهەمەکانی خۆمان لە جیاتی ئەوەی کە بیر بکەینەوە لەوەی کە شل لە دەرەوەی وڵات بێنین و پەخشی بکەین و بەناو وڵاتەکەماندا بیر لەوە بکەینەوە کە بەرهەمی خۆمان دروست بکەین و پەخشی بکەینەوە بەناو وڵاتمان و زیاتر ئەو سیولە و ئەو دراوەی کە هەمانە لە ناو خۆماندا هاتوشۆی پێ بکەین. ئێمە بۆ دروستکردنی ڕۆن لە شەریکەی ڕۆنی ئاسیا جگەل لە ڕۆنانی خۆمان بەرهەمێنین احتیمادی سەرەکیمان لەسەر ڕۆنی ڤێرجنی ئێرانیە کە لە شەریکەی ئەسفەهان و پارسەوە بۆمانەیە کە دوو شەریکەی معروفن لە تاران. ئەو ڕۆنانەش کە ئێمە دروستیەکەین بیدایەت ڕۆنەکان پێوترێ بیس ئۆیل، ئەو ڕۆنە ڤێرجنە بیس ئۆیلە، یعنی هیچ موادێکی تیانە. ئەم بیس ئۆیلانە واتە ئەم ڕۆنی سەرەتایانە پێویستە چەندی زۆر مادەی زیادی تێ بکەی بۆ ئەوە بێت و بەڕۆن و بخرێتە بازاڕۆ. یەکێک لەو مادانە پێی ئەوترێ پۆلیمەر. پۆلیمەر سوودی ئەوەیە لینجی ئەیە بەڕۆن، واتە دەرەجەی ڕۆنەکەی پێدیاریەکرێت و لینجەکەی بەرزەکرێتەوە، ڤیسکۆستی بەرزەکرێتەوە. ئەوش بەم جیازە دەرەکەوێت کە پێی ئەوترێ ڤیسکۆمیتەر باس. ڤیسکۆسیتی ئەو ڕۆنە لینجی ئەو ڕۆنە و لە 100 دەرەجەی سیلیزیا پێ ئەڵێ. ڤیسکۆستیەکەی تر 15 20 W50 10 هەر یەکە و ڤیسکۆستیەک و هەر یەکە و لینجیەک و دەرەجەیەکی تایبەتی خۆی هەیە. یەکێک لەو مادانەی تر ئەدەتیڤە. ئەم ئەدەتیڤە سوودی زۆرە بۆ ڕۆن چونکەوا لە مەکینەی سارە ئەکا پاژماوەی تیانەمێنێتەوە. یەکێکتر لە سوودە هەرە مهمەکانی کە بەم جیازە دەرئەکەوێت ئەتوانرێت بۆمان دەرکەوێت ئەم ڕۆنە ئەتوانی چەنە لەسەری بڕۆیت 4000 5000 6000 هەچی ئەدەتیڤی هەچی ئەو مادەی زیاتر بێت سارە زیاتر ئەتوانێت لەسەری بڕوات. ئەمەش سوودی ئەدەتیڤ. یەکێک لەو مادانەی تر کە ئێمە ئیسفادەی لەکەین ئەنتیفریزە. ئەنتیفریز وا لە ڕۆنەکان نەیبەستێ، یعنی لە زستانە لە کاتێک پلەی گەرمی زۆر نزبە بێتەوە نەیبەستێ. ئەوش بەم جیازە فەحسەکرێ کە جیازی پۆرپۆینتە. یەکێک لەو مادانەی تر کە ئێمە لێرە ئیستفادەی لەکەین ئەنتیفۆمە. ئەنتیفۆمیش سوودی ئەوەیە کاتێک ئەکرێتە ناو ڕۆنەوە بۆ ئەوی لە کاتی لە سارە لە کاتی ئیشکردنە ئەو ڕۆنە هەڵنەچێت و تووشی مشکلە بۆ سارەیە دروست نەکات.
فحسێکی ترمان کە لێرە ئەنجامێن لە مختبەری ئاسیا فلاش پوینتە. فلاش پوینتیش جۆری ئەو ڕۆنە دیارریەکە زستانەیە هاوینەیە خود چونکە عادەتەن ئەو ڕۆنانە لە هاوینە ئەبێ فلاش پوینتیان بەرز بێ احتمال ئەگەر فلاشیان نزم بێت تووشی گرگرتن ببێ ئەوەش کە کێشەیەکی زۆر گەورەیە بۆ ڕۆن یعنی واتە فلاش پوینت ئەبێ ئەو ڕۆنانی کە لێرە دەرەچێ بێ فلاشیان لە 230 دەرەجە بۆ 240 دەرەجە بێت. کۆمپانیای ئاسیا پێک هاتووە لە چەند یەکەیەکی ئیداری کە خۆی بینێتەوە لە بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری بەشەکان و بەڕێوەبەری بەشەکان کە بریتە بن لە بەڕێوەبەری کارگە بەڕێوەبەری کارجێڕی بەڕێوەبەری حسابات لەگەڵ بەڕێوەبەری فرۆشیاری هەر یەکە لەم بەڕێوەبەرایەتیانە پێکهاتەیەکی باشی لەخۆ گرتووە و زیاتریش احتیمادی کردووەتە سەر کارمەندی ناوخۆیی و کارمەندەکانیشمان زیاتر ئێمە لەسەر ئەساسی ئەوانەی کەوا هەڵگری شەهاداتن لە ڕووی هەمانە بڵین لە دکتۆرای هەیە لە بەشی ئیداریە دکتۆرای هەیە لە بەشی کیمیاییە لە مختبەرەکانمانە ئیژەکەن و بەشێکی زۆر لە هەڵگری بڕوانامەی مهندسمانتیایە ئەندازیاریمانتیایە و بەشێکی باشیش لەوانەی لە بەشی فرۆشیاری ئیش دەکەن هەمووی هەڵگری شەهادەی محاسبەن لە بەشی کارجێڕی و لە بەشی محاسبە و کۆلیژەکانی هەرێمی کوردستان کە تەواویان کردووە لە لای ئێمە کارەکەن و لەگەڵ بەشێکی باشیش لە شۆفێری بارهەڵگرمان هەیە بۆ پەخشکردنەوەی ئەو بەرهەمانەی کە ئێمە بەرهەمی ئێنین چونکە بەرهەمی ئێمە ڕۆژانە 250 تەن ئێستا لە بەرهەمی کارگەکەمان پەخش دەکەین بە ناو کوردستان و عێراقدا و لە هەریەکە لەم بەشانەش کارمەندێکی تەواومان هەیە لە ڕووی کارگوزاریەوە وەکو کرێکار کە ئیش دەکەن لە ڕووی بەرهەمێنانەوە لە ڕووی بارکردنەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە. ئەم بەرمیلە با بڵێن بەرمیلمانەیە دوو نوع بەرمیلمانەیە ئەم بەرمیلە پێگاتووە با بڵێن بۆ بەرمیلی ڕۆن کە بۆ زۆر شت بەکارێ بۆ بەرمیلی ڕۆن نەوت بۆ مەوادی شیمیایی بۆ زۆر مەواد کە بەکار دێدەم بەرمیلە ئەمە جۆرێکیانە جۆری دۆمیان بریتە لەم بەرمیلە کە پێوتێ بەرمیلی ڕینگی بەرمیلە ڕینگی بۆ زۆر شت بەکارێ بۆ منە گریست مەوادی پلاستیکی بۆ زۆر مەوادی شیمیایی بۆ زۆر شت کە بەکار دێت کە بازاڕی زۆریەیە بۆ هەموو نوعێک بەرمیلێک ئەمە ئەتوانی دروستی بکەین زۆر لە شێوازەکانی بەرمیل هەرچی شێوازێکە بێ ئەتوانین دروستی بکەین بەڵام بە زۆری بە عام ئەم دوو نوعیان مەصرفی زۆرترە ئەم بەرمیلانە کە پێگاتون لە کۆمەڵێک شت بۆ نمونە سەر پلێتی ناوەڕاستی بکە پلێتێکی لاتەنیش دەکەێت پێگاتووە لە پلێتێکی با بڵێن 950 پێڵێن عەرزی کاسی پلێتەکە کە پلێتەکە بڵێن 950 بە 180 یەکی دوایی یەتام لە کە سەر و بنی هەیە با بڵێن بنێک بۆ خوارەوە سەرێک بۆ سەرەوە سەرقاپەکانیش بریتێ لە دوو فلنجەی بۆ بەکاردێت یەکیان سەرقاپی 2 ئینجا یەکیان سەرقاپی 3/4 پیاڵە یەکی تایبەتە نیو ئینجی خۆمان ئەمە سەرەتای بەرمیلەکە با بڵێن بەو شێوەیە پێگاتوە. لە بەشی تاقیگەشە ئێمە تاقیگەیەکی سەرکەوتومان هەیە کە ئەم تاقیگەیە بۆتە ستاندەرێک بۆ ئیشەکانی ئێمە و لەو بەشەشە بە سەرپەرشتی ئێشە لە باشترین دکتۆرەکانی
کۆلیژی بەشی شیمیا لە زانکۆی سلێمانی کە سەرپەرشتی دەکرێت لەگەڵ دوو کارمەندی تریش کە ئەوانیش هەڵگری شادەی بەکەلۆرۆسیین لە بەشی کیمیادا کە ئەمە بۆتە ئەوەی کە ئێمە بتوانین ئەو بەرهەمانەی کە بەدەستیێنین ڕۆژانە پێش ئەوەی کە پەخشی بکەین لە مختبەر تەواو فحوساتی تەواوی بۆ بکەین ئەنجا بخێنە ناو بازارەوە بۆ ئەوەی کەوە ئەمە ببێتە ستاندەرێک ئێمە بتوانین شان بەشانی بەرهەمە دەرەچیەکان لە بازارە بڕۆین و سەرکەوتوو بین. سەرەتا ئێمە ئەم پلێتەمان کە بۆیێت پلێتی با بڵێن ساردی پێڵەن پلێتی ساردی پێڵەن ئەم پلێتەمان ئێمە لە ئێرانە بووێت لە کارخانەی کە فولاد و بارەکەی پێڕن لە شەرق وەسەدا کارخانەیەکی زۆر گەور معاملێکی زۆر گەورەیە ئێمە پلێتمان لێ بووێت ئەم پلێتانەکەیان ڕۆڵەڕۆڵێن ڕۆڵەکانیش با بڵێن تانتانە یوە 5 تن و نیو 6 تن 6 تن و نیو هەیە کێت پلێتەکەمان سفر نوێە با بڵێن ئەستوریەکەی سفر نوێەکە تۆزێک لە ملیم بچووکترە سفر نوێەوە پیاسی پلێتەکەمان 915 ملیمە 915 ملیمە ئەمە کە بۆ پلێتی لاتەنیشتی بەرمیل بەکاردێت ئەمە مواصفاتەکەی پلێتێکی ساردە و ئەو مواصفاتی بەرمیلە پلێتەکەی لێرەکە با بڵێن ڕۆڵەکانمان بۆ ڕۆڵەی پلێتەکان بە لەڕێی ئەم سڵنگەوە ئەگوازینەوە بۆ ئێرە ئەمان هەڵە چڕێت بڵێن لەف کراوە هەڵە چڕێ پلێتەکە لێرە ئەکەینە ئەم جیازە ئەم جیازە کە پێڵێن ڕۆڵگیر پێگەی ڕۆڵەکە ئاگرێت ئەکەین ئەم جیازەوە لەم جیازەوە کە کردمە بەم جیازەوە یەت بەنە ئەم چاڵەیە چێت ناو چاڵەگەوە لێوێتەوە سەرەوانێ یەتە ناو ئەم جیازە پێڵێ ساف بوون ئەم جیازە پلێتەکە باڵێن ڕێکاتەوانێ ئەگە خوارێ شتێکی تیابێەوە زای دەنەوە کە پلێتەکەش ئەگرێت کە نەخزێتەوە خوارەوانە پلێتەکە ئەگرێت و یێتەوە سەر مەقەستەکە ئێرە کە مەقەستە ئەی بڕێت لێرە لە کاسێکە ئەمانەوێ 180 سانتیمە لەو 180 سانتیمە دانە پلێتەکان هەموویە بڕێ و یێتەوە سەر ئەملا کە لێرە سەفتە ئاکرێت پلێتەکان لێرە کە سەفتە کرا با بڵێن 200 دانە 250 دانە تا 300 دانە سەفتە کرا دوای ئەگوازرێتەوانێ بۆ شوێنی لەحیم بە تایبەت ئێمە کارگەی بەرمیلمان هەیە کارگەی بەرمیل ئێشێکە لەو پێداویستیانەی کە ئێمە پێویستمانە ڕۆژانە بۆ ئەوەی کەوا بەرهەمەکەمان بخێنە ناو بازارەوە پێویستمان بە بەرمیلە یەک دووش لە هەمان کاتە بازار پێویستی بە بەرمیلە ئەم بەرمیلە کە ئێستا لە حالیان لە کاتی زستانان خەڵک پێویستی بە بەرمیلە بۆ ئەوەی کەوا داباشکردی نەوت بە شێوەیەشی تەندروست بڕوە پێویستی بە بەرمیلی بەرهەمی کارگەی بەرمیلی ئاسیای ئێمە هەیە و ئێمەش بۆ ئەم مەبەستە لە ڕێگەی چەند وەشیلێکەوە بەرمیلەکانمان ئەخێنە ناو بازارەوە بۆ ئەوەی کەوا بۆ مەبەستی نەوتی ماڵانیش بەکار بێت و کارگەی بەرمیلی ئێمە توانای بەرهەمهێنانی 1000 بەرمیلی هەیە لە ڕۆژێکدا کە ئەمە توانیمانە هەم پێداویستی بازار بۆ نەوتی ماڵان هەم پێداویستی خۆمان بۆ ڕۆنی کارگەی ئاسیا هەم پێداویستی کارگەکانی جنوبی عێراق خواروی عێراق پڕ بکەینەوە کە لە ڕێگەی ئەو بەرمیلانەی ئێمەوە بەرهەمەکانیان ئەخێنە ناو بازارەوە ئەمە لە ڕووی کارگەی بەرمیلمانەوە و چۆنێتی ئیشکردنی کارگەی بەرمیلیش بەجێهێڵین بۆ بەڕێوەبەری کارگەی بەرمیل بۆ ئەوەی کە بە جوانی بە دوادەچووندی تان بۆ بکە لە سەرەتای دانانی یەکەم خطوەی دروستکردنی بەرمیلەوە هەتا کۆتایی چۆن بەرمیل بەرهەم بێت
و لە ڕووی کارگەی گریسیشمانەوە کە ئێمە بە بەشێکی سەرەکی ئیشەکەمانی ئەزانین چونکە ئەیش پێداویستیەکە گریس لە بەکاردێت بۆ ئۆتۆمۆبیل، گریز بەکارێت بۆ چوری کارگەکان، گریز بەکاردێت لە ناو بازاردا بە شێوەیەکی فراوان. ئەمەش ئێشێک بوو لەو بیرۆکانەی کە ئێمە بیرمان لێکردەوە بە ئومێدی خوا ئێمە ئەمەشمان بەرهەم هێنا و ئێستا توانای ڕۆژانە 20 تن گریسمان هەیە لە ڕۆژێکدا و وای خینە بازارڕە و لە ڕووی وەکیلەکانمانەوە پەخشیەکەینەوە. محەممەد تۆ باست کرد کۆمەڵێک هەنگاو بۆ ئێمە باس کرد لە دروستکردن و بەرهەمێنانی بەرمیلا کە باست لەوە کرد کاتەوە پلێتەکەتان بۆیێت بە قیاسی دیاریکراوە پاشان لە ڕێی دەستگایەکەەوە بڕیتان پاشان ئەو قیاسە دیاریکراوە کە بە پێی ستانداردی کارگەکەی خۆتان بڕیتان و هاتە ئەم بەشە ئەمەوێ لەم بەشەیە چی ڕوئیا بۆمان باسکەیت؟ زۆر باشە لەم بەشەیە کە پلێتەکەمان هێنا ئێرە لەم بەشەیە ئەکرێت ئەم جیازەوە کە پێڵەن ڕۆڵکن ڕۆڵینگ بەڵێ پێواتە پێچانەوە لورکردنی پلێتەکە ئامادەیەکە بۆچی بۆ لەحیمکردنی بەرمیلەکە. زۆر باشە لە ڕێی چی دەستگایەکەوە ئەم پلێتە لەحیمەکرێت؟ زۆر باشە ئەمە ئامێری لەحیمەکانمانن با بڵێن ئەم ئامێرە کێمە نوعەتێکی لەحیمە زۆر باشە لێرەکە ئەم بەرمیلە دروستەکە نەبێ باشترین بە کوالەترین با بڵێن جیازی لەحیم ئەم لەحیمە بکرێت لەبەرەوەی کە کون نەبێت تێگەی چونە بەرمیلە شتی ماعی تێکرێت وەکو ڕۆن نەوت ئەم شتانی کە تێکرێت ئەبێ نابێ بەی شێوەیە کونی تیابێ لەحیمە وە شتێکە باشترین شێوە کە جیازەکانمان یەکێکە لەوانی کە باشترین لەحیمەکە ئەبێ لەحیمە بکات کە ئەو بەرمیلە کون نەبێت. ئەم لەحیمەش ئەم پلێتە با بڵێن ئەکرێتە ناو ئەو جیازی لەحیمەوە 5 بلیم ئەچێتە سەر یەکتری ئەو پلێتانە ئەو لەحیمەش بە زەربی کە کارەبایەکی بەقوتیەوێت لەگەڵ ئەوەشا دوودانە ئەم دوانە ئەتوێنێتەوە بەسەر یەکە ئەم دوو لەحیمەوە ئاکات کە تێکەڵ یەکە بن و بەی شێوەیەک مەجالیەوەی نابێت کە بڵێن بەرمیلەکە کون بێت. زۆر باشە طبعاً ئەم بەرمیلانی کە لێرە دروستەکرێن و هاوڵاتیان بەکارێن بۆ نەوت بەڵێ لە بەشی ناوەڕاستی ئەم بەرمیلەیە کۆمەڵێک خەت هەبینین ئەم خەتانە لە ڕێی چیەوە دروست ئەکرێت لە ڕێی چ ئامێر لە ڕێی چ دەستگای لە بەشەکانی ترمانەیە با بڵێن لە جیازەکانی ترمانەیە کە ئەو بەشە ناوی چێکە ئەوەی پێ ئەکرێت با بڵێن ناوێکی وای نییە کە خەتی تێکات لە دوو لاوە کە شوونە سەر جیازەکە ئەتوانن ببینن جیازەکە کە کۆ بێتوانێ و لە ڕێی دوو قڕقڕەوە کە هەمووی خڕخڕە تێگەی ئەچێتە بینی پلێدەکە و بە زەختی ئەوە کە ئەیسوڕێ نەدە و جیازە ئەو خەتانی بۆ دروستەکە. با بڵێن کەوێ بەرمیلەکانمان لەحیمکرێتە ئەم بەشە پێڵێن فلەنجەر جیازێکە کە هەردوو لێواری با بڵێن کە لێوارەکە نیشتێنێتوانە بۆی کە لەگە سەرقاپەکەی یەک بگرێت لە ناوەڕاستی بەرمیلەکەشا دوو خەت تێگا کە پێڵێن فلەنجەر ئەم جیازە بە زەختی هایدۆلیک ئیشەکە جیازێکی هایدۆلیکێکە بە هایدۆلیک و کارەبا ئیشەکە ئەم جیاز دوای ئەوە ئێتە سەر ئەم جیازە کە پێڵێ خەتزەن خەتی بەرمیلەکان لێە کۆمەڵک بەرمیلەکان ناوەڕاستە کۆمەڵک خەتی بەرمیلەکان لێدا ئەم جیازش وەکو ئەو هایدۆلیکیە هایدۆلیک و کارەبا. بە ئومێدی خوا پلانی داهاتوومان ئەوەیە کە ئێمە کارگەی ڕۆنمان فراوان بکەین کارگەی بەرمیلمان فراوان بکەین کارگەی گریسمان فراوان بکەین کارگەی پلاستیکمان کە ئێستا لەبەر ئەوەی کاتی خۆی لە ئێران دامان مەزراندووە ئەویش دەبێنینەوە ناو کوردستان و لێرە کە بەرهەمی پلاستیک بخێنە بازارەوە هەم بۆ پێداویستی بەرهەمەکانی خۆمان هەم بۆ پێداویستی بازار و لەگەڵ ئەوەشە ئێستا ئێمە داواکاریەکمان کردووە لە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی بۆ ئەوەی کە موافقەمان بنێ کە بەرهەمی قیر بۆ بەربێنین کە قیریش نزیکە لە بەرهەمەکانی ئێمەوە بۆەوەی کە بتوانین قیریش بە کوالیتێکی بەرز بخێنە ناو بازارەوە و بتوانین لەو بارەشە خزمەتێک بەم وڵات و کوردستانی خۆمان بکەین. بۆ لایەنی سەلامەتی لەخوا بەزیابێ کارگەکەمان هەتا ئێستا دوور بۆ لە هەموو مەشاکلێک لە هەموو زەرەرێکی گیانی ئەمیش لەبەر ئەگەڕێتەوە بۆ دووهۆ یەکەمیان ئەو کارمەندانەی کەوا ئێمە کاریان پێەکەین هەم زۆربیان خاوەنی شەهاداتن و ئەوانەشی کە خاوەنی شەهادات نین دەوراتیان بۆکەینەوە دەوراتی مۆسیمیان بۆکەینەوە وەرزیان بۆکەینەوە دەوراتی مانگانەیان بۆکەینەوە بۆ ئەوەی کە لە پێش ئەوەی کە ئەو بەرهەم بێنێ ئاگای لە سەلامەتی خۆی بێت چونکە سەلامەتی کارمەند نیشانەی سەرکەوتنی کارگەی و نیشانەی سەرکەوتنی ئێمە لە ڕووی ئیشکردنەوە.
کاک محەممەد حەزەکەم باس لە دروستکردنی سەر و بنی بەرمیلەکەمان بۆکەیت چۆن دروستێکەنەوە زۆر باشە سەر و بنی بەرمیلەکە با بڵێن هەر بەو شێوەی کە پلەتەکانی بەرمیلەکەمان بڕی بەو شێوەیە پلێ دەبڕێت پلێتی 125 پێڵین با بڵێن کە ئەرزی بەرمیلەکەیە یەتە ئێرە ئامادەکرێت بۆ سەرقابلێت ئەم پرێستەکە پرێستی تاوان پرێستی پێڵین پرێستی 125 تەنە دەگە زەختی 125 تەنیەیە کە ئەتوان لێرە سەرقابەکانمان بۆ دروستکە با بڵێن هەر پلێتێکەیە 6 سەرقاب بیتیا ئابێت لێرە سەرقابەکان بۆ دروستکە سەرقاب کە لێرە دروست کرا ئەچێ بۆ ئەوێ هەم ئەمە هەردووکی هەر سەرقاب و هەم بنیشە بەڵێ لێم بەشێتە ئێرە کات ئەم بەشەی ئەم بەرەوانێ بەشی ئەم بەرەوانەیە لێرە پرێسی کەمانێ پرێسی 25 تەنیە کە با بڵێن سەرقابەکانی بەدروستەکرێت بەشێکیان بەشی فلنجێ بەشێکیان بەشی پانچە کە با بڵێن فلنجەکانی تێکای سەرقابەکان لەم دوو بەشە کە تێگەی بەشەی کەشمان هەیە کە لێواری سەرقابەکان پێویستە چەسپی لە بدرێت بۆی کە نەبێتەوەی کە لێکە بەمیلەکە لێدرا کون نەبێت چەسپێکی لێ درێت چەسپی کە لێدرا چێتە فڕنەوە فڕنێکی 80 بۆ 70 دەرەجە لەی گەرمیە کە لەو فڕنیا ئەو چەسە وشکە بێتەوە دوایەوە ئامادا بێت بۆ دروستکردنی بەرمی کاک محەممەد ئێستا بەرمیلەکە حازرەوە سەر و بنی بەرمیلەکەش ئامادەکراوە ئێستا پێم بڵێت چۆن ئەمە بەرەحیم پێوە ئەنرێت یان پرێسەکریان بە چ شێوازێک زۆر باشە سەرقاب و با بڵێن سەرقاب و بن کات نێرە ئامادە کراوە و وەکو ئەشی بینی سەرقابەکە لێرە چەسپی لێدراوە تێگەی ئەم سەرقابە من چەسپێکی لێ درێت باشان نەکرێتە ناو ئەم جیازەوە ئەم جیازەکە ناوی سیمێری پێڵێن تێگەی ئەچێتە ناو ئەم جیازەوە ئەم جیازە سەرقاب بنەکەی لێ و کەپسیەکە کە کەپس پرێسە یان لە حیمە پرێز نییە پرێز نیە ئیستا پێ دەڵم پرێز نیە ئەچێتە ناو ئەم جیازە ئەم جیازە قڕقڕی هەیە کە حەوت قات لێواری ئەو سەرقاب و بەرمیلەکە تێکەڵێک بۆ حەوت قات ئەینوشتێنێتەوانێ کە ئەوە وای لێکات کە بە هیچ شێوەیەک بەرمیل کون نەبێت تۆ باسی مادەی سلیکۆنت بۆ من کرد بەڵێ مادەی سلیکۆنەکە لەم بینەیە ئەوە بەو زەختە ئەوە ئەیلکێنە بەیەکەوە ئەوە نایلیچێنێتەوە لێواری بەرمیلەکە ئەنوشتێنێتەوە ئەم بەرمیلە لێواری هەیە سەرقابەکەش لێوارێ کە چۆن ناو هەمەوە ئەچێت ناو قڕقڕەکە و قڕقڕەیە کە دەئەبەزێ حەوت قات ئەم دوانە تێکەڵەکاتە ناویە حەوت قات ئەینوشتێنێتەوانێت کە بۆ شێوەیە تر بە شێوەیە کون نابێت و زایدەن ئەم جیازەش بە زەختی هایدۆلیکی شەکە هایدۆری کارەبا و PLC-شە کە بڵێن ئەقلی پێڵێن کۆنتترۆل دەوری ئەوەیە بڵێ دوای ئەوە چێ بۆ کرد دوایەوە کە سەر و بنی بەرمیلەکە پێکوانرا بۆ تێست دەکرێت لێرە جیازێکمانەیە کە فحسێکات بۆ کە کون بەدیا کون نەوێ بەرمیلەکە لە هەموو شێوە لە هەموو هەم لەسەر و بنەم ناوەڕاستەکەی فحسێکا کون بە یا کون نەوێ و زایدن لەسەر زنجیرێک ئەڕوات بۆ ژووری شۆردن زۆر باشە لێرە کە بەرمیلەکەمان دروست کرد هاتە ئێرە لەسەر ئەم زنجیرە ئەڕوات بۆ شۆردن کە ڕۆژە شۆردن بە 5 مەرحەلە ئەشۆردێت لە مەرحەلەیەکەمە مەوادێکە پێوترێت تایت ئەو بۆ ئەوی کە ئەو چۆری پیسەی لەگاتەوە لە مەرحەلەی دووەمیشا بە هەمان شێوە هەر تایتێکە ئیشات کە بۆی چۆری و پیسی پێوە نەمێنێت ئەچێتە مەرحەلە حەوزی سێم ئەبەز ئاوە ئاش پیاگە کە ئەو تایت و شتێ پێوە نەمێنێت ئەچێتە حەوزی چوارە لە حەوزی چوارەمە مەوادێکە کە پێوترێت فۆسفات ئەو فۆسفاتەی لێدرێ بۆی کە ئەو بەرمیلە تەڕکرا ئەو بەرمیلە ژەنگ نیێنێ چون پلێتی سادە پلێتەکەی ڕەشە لەبەروی کە ژەنگ نیێنێ و پاشان ئەچێتە حەوزی پێنجەمیش ئاوێکی پیاگە کە ئەو فۆسفاتی پێوە نەمێنێت ئەمجا ئەچێتە فڕنێکەوە بۆ شکردنەوەی بەرمیلەکە کە لەوێ و شکراوانەیە هەر بەپێی ئەو زنجیرە یەتە سەر ژووری بۆیاخ لە ژووری بۆیاخیش ئەنواع ئەوەشکال بۆیاخمانێ بەپێی داواکرای مشتری چ بۆیاخێک داوا بکات چ جۆرێکی بێ بۆیاخەکرێت ئەم شۆردنەش بۆیە ئەشۆردرێت لەبەرەوەی کە کوالەتی بۆیاخەکە باش بێت ئەگەر نەشۆردرێت لەسەر پیسێ بۆیاخ بکرێ بۆیاخەکە دوای هەڵەیە بەو شێوەیە کە ئەشۆردرێت دوای بۆیاخەکە قایمتر بێت و کوالەتی زۆر باشە بکە بۆیاخەکەی هەڵنێ لە دوای بۆیاخەکە هەر بەپێی داواکراوی هەرچ بۆیاخێک بێت کە بۆیاخ کرایەتە فڕنەوە فڕنێکمانەیە کە فڕنی کوورەیە گەرمە بێت بەپێی ئەو فڕنە 170 دەرەجە 180 دەرەجە گەرمەکرێت کە بەرمیلەکەی تیا تێپەڕە بێت تا بەرمیلێتە ئەمسەرەوە کە وشکە بێتەوە ئەو فڕنەش بۆ ئەوەیە ئەو فڕنەکە گەرمەکرێت بۆی کە ئەو بواخە قایمتر بێت و لێ نەبێتەوەن تا ئێتە ئەم بەشەوە کە کۆتایی پێ دەبێت ئەم بەشە لەم بەشەوە جیازێکمانەیە کە سکرینە ئەو سکرینەی تر بەپێی لۆگۆی داواکراوی خەڵک لۆگۆیەکی بێ سکرینێکی بێ بە ئەنواع وەشکار ڕنگ ئەو سکرینی لێن و ئەچێتە مەخزنی بەرمیلە ئەو پرۆسەی کە باسم کرد لە شۆردنەوە کە دەست بێگات تا کۆتایی ئێتە بۆ بەشی سکرین تقریبی 25 بۆ 30 خولەک ئەخایەنە
کاک شەماڵ ئێمە زانیمان چۆن ڕۆن دروست ئەکرێەوە زانیمان چۆن ئەو بەرمیلەی کە ڕۆنەکەی تێ ئەکرێ چۆن دروست ئەکرێت قۆناغەکانی باسمان کرد حەز دەکەم ئێستا بۆمان باسکەی ئایا قۆناغی تەعبی ئەواتە پەکین تێکردنی ئەو ڕۆنە بۆ ناو بەرمیل لە ڕێی چی جیهازێکواوێ و چۆن ئەو پرۆسە ئەنجامەدرێت بەڵێ دوای ئامادەکردنی ڕۆنەکە ئەجێزرێتەوە بۆ ئەم تانکیانە ئەم خەزانی ڕۆنانە بەڵێ لیتر ئەگرێت 20,000 تایە 25,000 تایە بە جۆرەی ئەو ڕۆنەی کە ئامادەکراوە ئەجۆزێتەوە ڕۆنیتی ئەکریان ئێوە هەر تانکێک تایبەتە بە جۆرێکی ڕۆن ئێمە ڕۆنمانەیە هیدرۆلیکمانەیە گێڕۆیلمان هەیە هەرێکی تایبەتمەندی خۆی هەیە هەرێکی تانکی خۆی هەیە خەتی خۆی جیاوازی هەیە دوای کە ئەجۆزرێتەوە بێرە دوای ئەو کە لە فیلتردا ئامادەکراوە هیچ کێشەیەکی تیانە لە فەحسا دەرچووە دەستەکەین بە تێکردنی ڕۆنەکە دوو خەتی تێکردنی ڕۆنمان هەیە تێکردنی بەرمیلمان هەیە و تێکردنی دەبەشمان هەیە ئەمە بەو ئامێرە حکمی کێشەکەی بە خەتی بڵێ لیزەرێک ئیشەکان بە هایدرۆلیک ئیشەکە ئەمە خۆی لیزەریە قفڵەکەی ئۆتۆماتیکی کە بڵێ کە گەیشتە ئاستی خۆی ئەو 185 کیلۆی بۆ دیاری کراوە ئۆتۆماتیکە کوژێتەوە 208 لیتر 185 کیلۆ ئێمە لەسەر کێشەکارن لە بڵێ 185 کیلۆ کێشەکەی گەشتە ئاستی خۆی لیزەری کوژێنێتەوە و دوایەوە ئەنێرێتە بازارەوە لێرەمە دوا قۆناغا لە دروستکردنی ڕۆنەکانی هیچ پرۆسسێکی تری نەماوە تەنیا گوێزانەوەی ماوە بۆ بازارەکانی کوردستان وە دەریشەوە بەڵێ دوای کە بەرمیلەکان کەپسەکە لە ڕێ و ئامێرەوە لە فیلایلۆنەکرێ ئامادەکرێ و نێرێتە بازارەوە بە شێوەیەکی گشتی ئەمش بەشی تێکردنی ڕۆن و هایدرۆلیک و گێڕئۆیلە بۆ ناوی دەبە بۆ نمونە ئەمە ڕۆنی ئەکسای 5 لیتریە لەم بەشەیە تێکرێ ڕۆنەکان تێکرێ و کەپسەکرێ و ئەکرێتە کارتۆنەوە و ئەکرێتە بازارەوە ئەتر زۆرمان زۆرە 1 لیترمانەیە 4 لیترمانە 5 لیترمانەیە 20 لیترمانەیە 25 لیترمانەیە بە جۆرەی تایبەتی خۆی لێرە ڕۆنەکە تێکرێ لەوێ سەرقاویە بەسترێ لەوێش کەپسەکرێ و ئەکرێتە کارتۆنەوە و ئەکرێتە بازارەوە ئەو ئامۆژگاریشم بۆ خۆم و بۆ هەموو هاوپیشەکانم و بۆ هەموو کەسێک کە لە بواری بەرهەمێنان کار دەکا هیوادارم هەموو کات بیر لەوە بکەنەوە کەوا اعتماد بخەنە سەر نەفسی خۆیانی اعتماد بخەنە سەر وڵاتی خۆیانی اعتماد بخەنە سەر کارمەند و کە هاو نیشتیمانی خۆیان لە ڕووی وەبەرهێنانەوە و هەموو کاتیش بەرهەمی خۆمان ببێتە ستاندەرێک لە ڕووی بەرهەمە بیانیەکانەوە بەرهەمی خۆمان زیاتر خۆش بوێ ئەو بەرهەمانەی خۆمان کە پەخشەکەینەوە لە ناو بازاردا زیاتر احتیمادی بخەینە سەر نەوەکو بەرهەمە بیانیەکان چونکە ئێمە لە ناوخۆ کۆمەڵێک سوود وەرەگرین یەک لە ڕووی دروستکردنەوە دووڕی لە ڕووی پەخشەوە سێ لە ڕووی بەکارهێنانەوە ئەمە هەمووی بەدەستی خۆماڵیە کرێ کە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە هەموو تاچێکی ئەم کووردە بەکار بکەوێت ئیش بکات بێکاری لە وڵاتە نەمێنێ فەقیری لە وڵاتە نەمێنێ و هیوای سەرکەوتن بۆ خۆم و بۆ هەموو هاوپیشەکانم و بۆ هەموو کەسێکە خوازم کەوا لە بواری دروستکردندا دەبنە بنچینەیەک بۆ گەشەکردنی کوردستانمان ئینشاءڵڵا بۆ وڵاتێکی سەرکەوتن.